ئاوی گۆگرداتی خورماڵ کە بە گەڕاوەکە ناسراوە کەوتووەتە باکووری ڕۆژهەڵاتی شارۆچکەی خورماڵەوە و ئەم ئاوە جیاواز ئاوە سروشتیەکانی تر لە کانیەکەەوە هەڵا قوڵێت لە ڕاستیە مێژووی ئەم گەڕاوە ئەوەی لە دەمی خەڵک بیستومانە و لە خەڵکی ناوچەکە بیستومانە بۆ سەدەی 17 و 18 زاینیە گەڕێتەوە و لە ڕاستیە لە ڕووی مێژوویشەوە لێکۆڵینەوەیەکی ئەوتۆ بەرچاو نەکەوتووە یان نەبینداوە یان لەسەری نەکراوە و ئەمە پێویستی بە لێکۆڵینەوەی مێژووی هەیە کە مێژووی ئەم ئاوە بخۆی بۆ کەیە گەڕێتەوە ئەوەی ئێمە ئەمانەوێت لێرەیە تەرکیزی بخەینە سەر لە ڕاستیە پێکاتەی بایۆجیۆکیمستریەتی ینی لە ڕووی بایۆلۆژی و لە ڕووی کیمیایی و لە ڕووی جیۆلۆژی و پێکاتەی ئەم ئاوە لە چی پێگاتەوە چۆن دروستە بێت ئاوی تامان هەر ئاوێکە لە هەر سەرچاوەیەکەوە هەڵبقوڵێت هەر پێگاتەیەکی تیابێک تعبیر لە پێکاتەی جیۆلۆژی ئەو خاکاکە کە لەو شوێنە هەیە ینی سێمە گەر هەر ئاوی کە بە سیر بکەین بۆ نمونە ئەم ئاوی گەڕاوە کە لێرە هەیە کە ئاوێکی دەوڵەمەندە بە گۆگرد لە ڕاستیە لە ڕووی زانستیەوە لێکۆڵینەوەیەکی ئەوتۆ لەسەر ئەم ئاوە نەکراوە و ئەوەی کە ئێمە ئەتوانین پشتی پێ ببەستین وەکو سەرچاوی زانستی ئەوەیە کە لە سەرچاوە زانستیەکانە باسی سەرچاوی گۆگرداتی تر کراوە کە لە شوێنەکانی تر هەن لە وڵاتانی تر هەیە و طبعا ئەمانەش جۆری زۆرە هەیە ئاوێکی زۆر گەرمە یعنی لەمە زۆر گەرمترە طبعا ئەمە لە ئاوی ئاسایی پلەی گەرمیەکەی زیاترە و ئاومان هەیە زۆر گەرمە کە بە سەرچاوی داخ بەناوبانگنەوانە بەڵام ئەمە ئەتوانین بڵین کە ئەم ئاوە لە جۆری ئاوە گەرمەکە ینی ئاوی گۆگرداتی گەرمە کە پلەی گەرمی لە ئاوی ئاسایی زیاترە و هەروەکو ئاماژم پێدا لەبەرەوە ئاوەکە پێگاتەی جیاوازە ئەگەڕێتەوە بۆ پێگاتەی جیۆلۆژی شوێنەکە ینی پێگاتەی جیۆلۆژی شوێنەکە زانەکان باوەڕیان وایە کە لە قوڵایی نزیکی 2000 متر یعنی 2 کیلۆمتر بەڵکو زیاتریش لەوێ گۆگرداتی کالیسیۆمی زۆر هەیە لەو شوێنە یان گۆگردیدی ئاسن هەیە لەو شوێنە و باوەڕ وایە کە ئەو ئاوەی کە لەو شوێنە هەیە لەژێر پەستانێکی زۆرایە و ئەگاتە سەر و 100 پلەی سەدی و لەوێ تێکەڵ بەم سەرچاوە گۆگردیانە ئەبێت کە بەردن لەو شوێنە و هەرچەنە پلەی گەرمی ئاوەکە لەو شوێنە بۆ سەر و 100 بەرزە بێتەوە بەڵام ئاوەکە ناکوڵێت چونکە لەژێر پەستانێکی زۆرایە و بەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە لەوێ گۆگردەکە تێکەڵ بەو ئاوە ئەبێت و ئەبێتە ئاوێکی گۆگردا و یەتە سەرەوە. پێکاتەی هەر ئاوێک ئەگەڕێتەوە بۆ سەر پێکاتەی بەردەکانی ئەو شوێنەی کە ئاوەکەی لێوەیەت یعنی ئێستا لە شوێنێکە ئەگەر بەردی کلس زۆر بێت بۆ نمونە کالیسیۆم لەو لەناو ئاوانە زۆرە بێت ئەم ئاوە لە شوێنێکە هەڵاقوڵێت با بڵین کە سەرچاوی گۆگردی زۆری لێیە و لەوێەوە ئاوەکە تێکەڵ بەو گۆگردا ئەبێتە ئاوێکی گۆگردا و بە شێوەی گۆگردات یەتە سەرەوەمە. جا ئەمە لە ڕاستیە پێگاتە کیمیاییەکەی جیاوازە بێ بەهۆی جیاوازی بەردەکانەوە و ئەمە بۆنەکەی لە ڕاستیە شتێکی ترە بۆنەکەی یانی لە خوارەوەم بۆنە دروست نابێت ینی ئێستا ئەگەر ئێمە سەیری ئاوێکی گۆگرداوێکی تر بکەیت کە هەر ئاوێکە گۆگردی تیابێ لە ڕاستیە بۆنەکەی وانە سەرچاوی بۆنی ئەم ئاوەکە لە بۆنی هێلکەی گەنی وەچێت یان لە بۆنی هێلکەیەکی کوڵاوە چێت ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەناو ئەم ئاوەیە جۆرە بەکتریایەکی تایبەت هەیە کە بەکتریایەکی سوودبەخشە لە ڕاستیە لەناو ئەم ئاوە ئیشەکات و گۆگردی ناو ئەم ئاوە ئەگۆڕێت بۆ
هایدرۆجین سەلفاید ئەگۆڕێ بۆ گازی H2S کە بە شێوەی بڵق لەناو ئاوەکەیەتە دەرەوە وان بەکتریا لە ڕاستیە یارمەتی ئەوە ئەدات کە ئەم ئاوە بە جۆرە لە جۆرەکان نەجاتی بێت لەو بەشە زیادەی یا لەو بڕە زیادەی گۆگردات کە لە ناو ئاوەکە هەیە بەڵام لەگەڵ ئەوەش هەر لە ناوی ئەمێنێتەوە و ئەم گازی H2S وەکو بڵق بەرەڵا ئەبێت و یێتە سەرەوە لە ناو ئاوەکە. تامەبوونەکەی باسمان کرد گەڕێتەوە بۆ بوونی گازی H2S کە بەکتریایەکی کیمیکە پێکێن هەڵەسێ بە هەڵوەشاندنی گۆگرداتەکە و ئیکا بە گازی H2S ئەویش بە شێوەی بڵقێتە دەرەوە و لە ڕاستیە پێکاتەی ئەم ئاوە هەر لەوە جیاواز نییە وەکو پێشتریش باسمان کرد ئەم کانیاوە گۆگردیە لێکۆڵینەوەیەکی زانستی ئەوتۆی لەسەر نەکراوە هەتا وەکو پێکاتە کیمیایەکەی بە تەواوی بزانین و ڕەنگە ڕێژەی ئایۆنەکانی کالیسیۆم و مەگنیسیۆم و ئەمانەش لە ناویە هەر زۆر بێت بە ڕێژەیەکی زیاتر لەو ئەوانەی کە هەیە و بەنسبەت پرسیارەکەتانەوە ئەوەی کە ڕەنگەکەی بۆ وایە طبعا ئێمە ئایۆناتی سەلفەیتمان هەیە SO4 ئایۆناتی سۆلفات ئایۆناتی بارگە سالبن لەگەڵ ئایۆناتی تری بارگە موجب وەکو مەگنیسیۆم وەکو پۆتاسیۆم و ئەمانە کار لێگەکات و نیشتوو دروستەکات و ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی ئەم نیشتنیانە کە لێرە هەن ئەم نیشتنیە سپیانە هی ئەوە بێت کە ئەم ئایۆنە نیگەتیڤانە لەگەڵ ئایۆنە موجبەکانە کار لێگەکەن و نیشتوو دروستەکەن لەم شوێنە ئەگەر باسی پێکاتە کیمیایەکەی زیاتر بکەین لە ڕاستیە هەر لێرە کە ئێمە ئەیبینین ئەم دوو ئەوانە جیاوازن ئەم ئاوی گەڕاوەکە تەکەڵ بە ئاوی گەنجانی خوورماڵە بێت کە ئاوی گەنجان کانیاوێکی سروشتیە و سەرچاوی ئاوی خوورماڵە سەرچاوی ئاوی خواردنەوەی بەشێکی شارۆچکەی خوورماڵە ڕاستیەکەی ئالێرەیە ئەم دوو ئاوە تێکەڵە بن خۆی لە ڕووی ژینگەیەوە ڕاستیەکەی نابێت ئەم دوو ئاوە تێکەڵ یەک بن و خۆی پیسبوون لە ڕاستیا بەوە پێناسە ئەکرێت کە هەر گۆڕانکارێکی فیزیایی کیمیایی بایۆلۆژی لە سروشتی شوێنێکا ڕوودا ئەوە پیسبوونە ڕاستیەکەی ئەم ئاوە گۆگردی کە هەیە ئەبێ بەو خصوصیەتی کە خۆی هەیەی پارێزگاری لێ بکرێت و ئەو ئاوی گەنجانش کە بە تەنیشتەوە ئەڕوات ئەبێ بەو خصوصیاتی خۆی پارێزگاری لێ بکرێت و لێکۆڵینەوە لەسەر ئەم پێکاتی ئەم ئاوە لە ڕووی بایۆلۆژی و لە ڕووی کیمیایی و جیۆلۆژی و گرنگێکی زۆر زۆری ئەبێت و لێرەوە من هانی توێژەرانە دەم کە بێن کارێکی جدی لەسەر ئەم ئاوە بکەن بەتایبەت ئەوانەی لە بواری بایۆجیۆکیمیستریە ئیشەکان یان لە بواری ئینڤایرۆمنتال ساینس لە زانستی ژینگەیە ئیشەکان بێن لێکۆڵینەوەی جدی لەسەر ئەم ئاوە بکەن و ئەم ئاوە pH و پلەی گەرمی و هەروەها پارامتەرەکانی تری سروشتی خۆی لە ئاوێکی تر جیاوازە و ئەمە ئەکرێ وەکو ئیندیکیتەرێک وەکو بە کوردەواریەکەی زەبت وەکو شتێکی دیاریکەر ئیندیکیتەرێک بۆ پیسبوونی ژینگە حساب بۆ ئەم پارامتەرە کیمیایی و بایۆلۆژیانە بکرێت بۆ نمونە لێرە ئێمە قەوزەی کارامان هەیە کە لە ئاوەکانی ترانیە و ئەو بەکتریایش کە لێرە هەیە لە ئاوێکی سروشتی ترا بە هیچ جۆرێک وجودی نییە و لە ڕاستیە ئەم بەکتریایەکی سوودبەخشە کە هەڵەسێ بە گۆڕانکاریکردن لە پێگاتی گۆگرداتی ئاوەکەیە و ئەیکا بە گازی H2S بەنسبەت سوود و زیانەکانی ئەم ئاوە لە ڕاستیە وەکو باسمان کرد ئەوەی کە ڕوونە و خاڵی هاوبەشی هەموو سەرچاوە گۆگرداتەکانە ئەوەیە کە SO4 واتە گۆگرداتێکی زۆر لەناو ئاوەکە هەیە و ئەمەش خۆی بە شێوەیەکی سروشتی ڕێژەکەی لە ئەندازەی سروشتی خۆی زیاترە لەناو ئاوەکە و ئەمە حساب ئەکرێت بە هۆکارێکی پیسبوونی ئاوەکە ینی ئاوەکە بە شێوەیەکی سروشتی ئاوێکی پاک نییە چونکە ڕێژەی گۆگردات لەم ئاوەیە زیادە و ئەم گۆگرداتە کاریگەری نەرێنی هەیە لەسەر تەندروستی مرۆڤەکان بەتایبەت لە مناڵە و حتا لە گەورەیە ئەبێتە هۆی سکچوون ئەمە لایەنە نگەتیڤەکەی بەڵام ئەگەر وەکو لایەنی پۆزیتیڤی سەیریکەین هەر خودی گۆگرداتەکە کاریگەری ئەرێنی هەیە لەسەر چی لەسەر ئەوەی کە ئەگەر کەسێک مەسەن جارێک دوو جار بیخواتەوە لەو کەسانی کە تووشی قەبزی ئەبن لە ڕاستیە سوودبەخشە بێ بۆ ئەو کەسانی کە قەبزیەکەیان چارەسەر بکات ئەگەر باسی گازی H2S بکەین کە وەکو بڵق لە ئاوەکەیەتە دەرەوە گازی H2S لە ڕاستیە ئەگەر کانیاوەکە زۆر گەورە بێت و بڵقێکی زۆر لە ئاوەکە بێتە دەرەوە لە ڕاستیە لەوانەیە مەترسی لەسەر هەناسەدانی خەڵکەکە دروست بکات و هەندێک خەڵک ئەسڵەن هەستیاری هەیە بەم جۆرە بۆنانەوە لە ڕاستیە نابێ نزیکی ئەم جۆرە ئاوانە بکەونەوە و ئەمە زیانی تەندروستی ئەبێ بۆیان بەڵام وەکو ئارزم کردن ئەکەوێتە سەر خەستی بوونی گازی H2S لەناو ئاوەکەیە بەڵام ئەم ئاوەی ئەمە
وا دەرەکەوێت کە خەسیەکی زۆر زۆری ئێشت و ئێسی تیانە لەگەڵەوەشە خەسیەکی نائاساییتیایە بەڵام ینی لەوانەیە هەستیارەکی کەمتر لای خەڵکەکە دروست بکات. ئەم گەڕاوە لەگەڵەوەشا پێگاتەی بایۆجیۆکیمیایەکەی فەرقیە لەگەڵ سەرچاوە سروشتیەکانی تری هەرێمی کوردستانە لە ڕووی لێکۆڵینەوەی زانستیەوە گرنگیەکی ئەوتۆی پێنەدراوە و لێرەوە هانی هاوڕێیانە مەدەم لە زانکۆکان و لە ئەکادیمیەکانی کوردستان کە گرنگیەکی تایبەت بەم ئاوە بدەن. تەوسیەی دووەم ئەوەیە کە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم لە ناوچەکە و لەسەر ئاسی پارێزگای هەڵەبجە کار لەسەر ئەوە بکەن کە ئەم پرۆژەیە گەورە بکرێت لێرەیە. ڕاستە گرنگیەکی کەمی پێدراوە، ئێمە ئەمانەوێت پرۆژەیەکی گەورە لێرە دروست بکرێت بەتایبەت ناوچەکەی ئێمە ناوچەیەکی گەشتیاریە و پێمان باشە پرۆژەیەکی گەورەی هایدرۆتێراپی یعنی عیلاجکردن بە ئاو لە شوێنەکە دروست بکرێت کە ئەتوان لە کۆمەڵێک حەمامی گەورە پێگات لە شوێنەکە هەبێت و ئەمە لەسەر ئاسی هەرێمی کوردستان گرنگیەکی زۆری پێ بدرێت و بخرێتە خەریتەی گەشتیاری ناوچەکەوە و ئەمە وای لێ بکرێت کە لە ڕووی زانستیەوە ئەمە بۆ خەڵکیشی بکرێتەوە کە ئەمە لە ڕاستیە چارەسەرێکی زۆر باشە بۆ نەخۆشیەکانی پێست و هەروە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی ڕۆماتیزم و هایدرۆتێراپی یا بالینۆتێراپی ئێستا لە وڵاتە پێشکەوتوەکانە عیلاجێکی پێڕەوکراوە و گرنگێکی زۆر تایبەتی پێدرێەوە. لێرەوە من هانی بەڕێزان لە ناحیەی خورماڵ و لە پارێزگای هەڵەبجە ئەدەم کە پرۆژەیەکی گەورە لەو شوێنە بنیاد بنێن و بێتە سەرچاوەیەکی داهاتی باش و هەروەها بێتەوەی بژانەوەی ئابووری ناوچەکەمان و گرنگێکی پێویستی پێ بدرێت.